لە وانەی ڕابردووە باسی ئەوەمان کردوتمان هەر موڤنگ بە دیەک وەیڤێک ئەسۆشیتید ئەبێت، یعنی وەیڤێکی لەگەڵ ئەبێ ئەو وەیڤە وتمان پی ئەڵین گروپ وەیڤ یاخود وەیڤ پاکێت و وتمان ئەم وەیڤ پاکێتەش لە ئەنجامی کۆمبینیشنکردنی چەند وەیڤێک واتە لە ئەنجامی سوپەرپۆزیشنکردنی چەند وەیڤێک پێکەوە بە عملی ئینتەرفرنس گروپەکە دروست ئەەکەن واتە ئینڤلۆپێک پاکێتێک دروست ئەەکەن چەند سنگڵ وەیڤێک پێکەوە بە عملی سوپەرپۆزیشن چی دروستەکەن وەیڤ پاکێتەکە دروست دەکەن. ئێستا با بڵین با وا دابنین let us suppose that the wave group arises from the combination of two waves that have the same amplitude A but differ by an amount in angular frequency and amount in wave number. با وا دابنین کە ئەڵین گروپ وەیڤ پاکێت لە ئەنجامی کۆمبینیشن کردنی چەند وەیڤێکەوە بەسیترین شت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ماتماتیکاڵی تەعاملی لەگەڵا بکەین ئەڵین وەیڤ گروپەکەمان پێک هاتووە لە دوو وەیڤ لە دوو وەیڤ لە کۆمبینیشنکردنی دوو وەیڤ ئەم دوو وەیڤە هەمان ئەمپلیتیودیان هەیە ئەی وەکو لە y1 و y2 دیسپلەسمنتەکەن ئەیەکانیان هەمان ئەمپلیتیود بەڵام ئەم دوو وەیڤە فەرقیان لە چیە هەیە فەرقێکی کەمیان لە ئەنگولەر فریکۆنسی بە بڕی دلتا ئۆمێگا لەگەڵ وەیڤ نەمبەرە بە بڕی دەلتاکەی هەیە ئەگەر تەماشای y1 کەین ئەکاتە ئەی کۆساینی ئۆمێگاتی ماینەس کەی ئێکس y2 تەماشاکە ئەکاتە ئەی کۆساینی ئۆمێگا پلس دلتا ئۆمێگا تی ماینەس کەی پلس دلتاکەی ئێکس. The resultant displacement ئەگەر ئێمە ئەم دوانە کۆکەینەوە ریزڵتمان ئەبێتە y واتە y is equal to y1 زائدا y2 at any time and any position x is the sum of y1 and y2 هەردووکیان پێکەوە کۆ ئەبێنەوە with the help of the identity ئەم ئەمەلیە ماتماتیکیە ئێمە یارمەتی دەرمان دەبێ بۆ ئەوەی بتوانین ئەم دوو قیمەتە یاخود ئەم دوو معادلە پێکەوە کۆکەینەوانێ چونکە هەردووکیان کۆساینیان لەگەڵە ئێمە زۆر بە ئاعتیادیم لە ماتماتیکەڵا هەمانە کۆساینی ئەلفا زائدن کۆساینی بێتا ئەگەر دوو گۆشەمان هەبێت جیاواز بێت چۆن بتوانین کۆیان کەینەوە معادلەیەکمانەیە ئەڵاکاتە دوو کۆساینی یەک لە سەر دوو ئەلفا زائیدەن بێتە کۆساینی یەک لە سەر دوو ئەلفا ماینەس بێتە. ئەگەر تەماشاکەین لێرە ئەلفاکە بە چی دائەنین ئەلفاکە بە ئۆمێگاتی ماینەس کەی ئێکس ئەمە دائەنین بە چی ئەم گۆشەیە دائەنین بە ئەلفا ئەی بێتاکە ئۆمێگا زائیدەن دلتا ئۆمێگاتی ماینەس کەی پلس دلتاکەش جەران ئێکس هەمووی دانین بەچی بەبێتە کەواتە ئەم معادلەیە تەطبیقەکەین لەسەر کۆکردنەوەی ئەم دوو معادلەی پێشوو کۆساینی ئەلفا زائیدەن بێت کۆساینی بێتە ئەکاتە چی ئەم دوانە بەم جۆرە کۆکێتەوە لە شوێنی هەموو ئەلفایەک ئەو قیمەتە دانین لە شوێنی هەموو بێتایەک ئەوە دانین ئەم معادلەی تەطبیقەکەین و پاشان ئێمە کۆساین ئەزانین دالەیەکی زەوجیە دالەیەکی ئیڤنە کە ئیڤن بوو کاتە کۆساینی ناقص ثێتا ئێستا کۆڵتوزە کۆساینی ثێتا پێچوانەی ساینەوە چونکە ساین دالەیەکی یاخود فەنکشنێکی ئۆدە لەوێ یەکسەر سالبەکە ئەمێنێ بەڵام لە کۆساین نامێنێکاتە ئەم دوانە تەطبیقەکەین لەسەر ئەم دوو معادلە چیمانەیاتێ ئەم معادلەی ئەخیرمان ئاياتێ وەکوتم y is equal to y1 زائدن y2 ئەم معادلەیەمان تەطبیق کردووە بەپی ئەمەلیە ماتماتیکەی پێشووتر ئەم معادلەی وایمان بۆ دەرچووە وەکو ئەی بینین پاشان لەبەر ئەوەی دلتا ئۆمێگا زۆر کەمترە لە ئۆمێگا ئەند دلتاکەی وەیڤ نەمبەرەکە زۆر کەمترە لەکەی we find ئەو کاتە توێن ئەم ئەپرۆگزیمەیشنە بکەین ئەڵین دوو ئۆمێگا زائیدەن دلتا ئۆمێگا تەقریبەن ئەکاتە دوو ئۆمێگا ئەن دووکەی زایدەن دەلتاکەی تەقریبەن ئەکاتە دووکەی لەبەرەوەی دەلتاکەی و دەلتا دەبلیو لە چاو دەبلیوکەیە یاخود لە چاو ئۆمێگای وکەیە زۆر بچووکن بۆیە ئەتوانین ئەم تەقریب بەکاربێنین لە کۆتاییە معادلەی چیمان دەستەکەوێ معادلەی یانسەمان دەستەکەوێ y the resultant of the two waves ئەکاتە دوو ئەی کۆساینی ئۆمێگاتی ماینەسکەی ئێکس ئەمە فەیس ڤیلۆسەکەی پێشووترەکە هەمانە کۆساین یەک لە سەر دوو
دلتا أوميغا تي ماينس دلتا كي إكس أي أما لأنجامي تيوا أما لأنجامي كومبينيشن كردن دو ويفكو دس ما كت أما تواني ببيتا أمبليتيودي أم ويفيان أما كوتمان ها انفلوبا كيا بيتا انفلوبي تي انفلوبي أو ويفي بيشوتر كباسمان كرسنجل ويفك مان هبو كتيدا phase velocity man بيدوسيوا كاتا the above equation represents a wave of angular frequency omega and a wave number k whose amplitude is modified by an angular frequency delta omega whose amplitude k modification man كردو بچي amplitude ام wave كها معنا بدلتا اوميجا لسر دو چونك ام يك لسر دو جانينا كانا كري and a wave number of delta k لسر دو The effect of the modulation تأثير modulation كيف كردو معنا is to produce successive wave groups. تي ما بدرس لك group wave man بو دروس أكا the phase velocity كاتا omega over k باشا أي the velocity of the successive wave ياخد هي group أكا أكاتا تي wave group أكا velocity أكاتا delta omega over delta k لمعادلة كي بيشوترو هنا ومانا لمعادلة كي بيشوترو يعني لمعادلة يانزو أمدو معادلة ما عندس كود بويا كم يعني فيسكا بو سنجلوي بكا بو نمونا ياخد بو فيسكا يعني أبيتا أوميجا لسركي بلان بو جروبا كي دلتا أوميجا over دلتا كي when omega and k have continuous spreads instead of the two values in the above discussion إما لحالي بيشوا بو أوي بعملية ماتماتيك بتوين تعاملي لقلاكين وما دانا ويف باكيتك يا ويف جروبك تنها لدو ويف بيكاتوا بلام لراستيا اوانز زياتر لو دو ويفو يعني كان ويف يكن بيكو كومبينيشن اكن جماريكي زور لويف سنجل ويف بيكو كومبينيشن اكن سوبربوزيشن اكن جروبك دروس اكن بويا لجاتي دلتا اوميجا كدودانه اما اگر بو مجموعيكي زور الينتي V group is equal to D omega over dk ها دلتا معناه شو كده دلتا بو دو ده انا بو بلام كزوربن الين D omega over dk okay we now use equation to answer legal equation to calculate the phase and group velocity of the de Broglie waves استعمدو انا بكارين او دو معادلة دو answer شو هذا بو حساب كردني phase legal group velocity بو كيا بو de Broglie waves the angular frequency of the de Broglie wave is associated with a moving body of rest mass m naught moving with the velocity s اما تماشا كان angular velocity كاتي اوميجا كاتا 2 باي ميو اها ميو فريكوينسيا باشا ام فريكوينسياش لتشي وهاتوا اي واتا اها اي كابيتال توتال انرجيا اي كابيتال كاتا اتش ميو وهر اي كابيتال اكاتا ام سي 22 ام سي 22 كاتا لبيني او دو معادله كاي كابيتال يكسانا كاين ب اتش ميو ويكسانش كاين ب ام سي دو جار ام كاش تحويل كاين بوكشه ام نوت بابير ريلاتيفيتي لسر رجي يغ ناقصن في دو جار لسر سي 22 كاتا معادله اوميجا مان بام جوره درسه بام جوره معادله بانسمان دبد باشان ذا ويف نمبر اما معادله معناها بوكشه بو ويف نمبر 2 باي اوفر لامدا لهر 2 باي كاتسن لامدا معناها باشا اي ام لامدا ببي دواليتي دي برولي اكاتا تي ببي دواليتي اكاتا اتش لسر بي بي كمان اكاتا تي اكاتا ام في وكو اما هاتو اها لشوني همو لانداك ببي دواليتي دي برولي كلا درسي رابردو اخيان دو مانا اكاتا اتش لسر بي كاش اكاتا ام في ام معادله من درسكه و ام كاش كاين ريلاتيفيتي اكاتا ام نوت لسر رجيق ناقصا في 22 لسر سي 22 باشا اما هر بشوين تشون بشوين ايم ساين في جروب اكاتا تشي اكاتا دي اوميجا اوفر دي كي اما اتوين عمليه كي ماتماتيكي بسر اما بينين هر دولاي دابشي دي في لسر دي في بكين واتا هيچ ما نكردوها ها دي في لسر دي في بو سر ما زياد كردوها وبو شيرش ما زياد كردوها او اوميجا اي كالمعادله بيشوترا دوسي مانو مشتقي ور اجرين بجوري فيوا ها اكاتا ام قيمتي ايرا وهروها كيكش مان هبو مشتقي ورقرين دات اشتاي ورقرين بجوري في اكاتا ام قيمته اعتيادي دات اشتاي كي اصلاي شون ورقري بونمونا
ئەگەر کردێکە دەبێت ژێرە جارانی داتاشراوی سەرە ماینەس سرە جارانی داتاشراوی ژێر لەسەر ژێرە توانی دوو بەو جۆرە ئەم داتاشرایە وەرەگرین ئێستا ئەم دوو قیمەتەی کە دەستمان کەوتووە لە شوێنی دی ئۆمێگاڤەر دی V ئەم قیمەتە تعویز دەکەم و لە شوێنی دیکەی ئۆڤەر دیV ئەم قیمەتە تعویز دەکەم چیمە ئەوەم ئاياتێ کە d Broglie group velocity is equal to the velocity of the particle کەواتە سەلماندمان ئەو وەیڤەی کەوا لەگەڵ تەنێکی جوڵاوایە خێرایی وەیڤەکە ئەکاتەوە خێرایی پارتیکڵەکە کە ئەمە شتێکی منطقیە شتێکی ڕاستە چکە لە دەرزین ڕابردووە دۆسیمانەوە کاتە فیلس ڤیلۆسیتیمان دۆسیەوە تەماشاکرد فیلس ڤیلۆسیتی نەیتوانین بێتە ڤیلۆسیتی پارتیکڵەکە بەڵام V group ئێستا لێرە دۆسیمانەوە فعلەن ئەکاتە خێرایی پارتیکڵەکە کاتە the group velocity of the d Broglie waves is the velocity of the moving body کاتە خێرایی یاخود گروپ velocity شپۆلەکانی دی Broglie هەمان ئەکاتە خێرایی تەنەکە the phase velocity of the d Broglie waves is thus found لەوە پێشتریش phase velocityمان دۆزیەوە لە دەرزی ڕابردووە کە ئەیکردە ئۆمێگا ئۆڤەرکەی و کردیە سی تواندوو لەسەر V The fact that phase velocity لەم معادلەیە گەر تەماشاکەین هەمیشە گەورەتر لە خێرایی ڕووناکی does not violate the special theory of relativity ئەمە هیچ انحرافێک ناکا لەگەڵ special theory of relativity چونکە یەکێک فەڕەنسەی دووەمی ئەنیشتاین لە special theory of relativity with the speed of light is constant in free space بەڵام لێرە phase velocity قیمەتەکەی لە سی گەورەتریش بووە بەڵام هیچ violationێک ناکا لەگەڵ special theory of relativity بۆ چونکە phase velocity is the motion of the phase of the group wave چیە حرەکەی فەیسێکی گروپ وەیفەکەیە یاخود وەیف پاکێتەکەیە not the motion of the individual waves phase velocity ناکاتە حرەکەی سنگل وەیڤەکان کە سنگل وەیڤەکان وتمان پێکەوە چکیان دروست کردو گروپەکەیان دروست کردو and consequently لە نەتیجە not the motion of the body حرەکەی چی نییە ئەمە ناکاتە حرەکەی ئەو بۆدیە جوڵاوە بۆیە هەرچەندە phase velocity گەورەتر بوو لە خێرایی ڕووناکی لە ڤاکیۆمە قیمەتەکەی بەڵام ئەمە هیچ violationێک ناکات لەگەڵ فەڕەنسیەی دووەمی ئەنیشتاین لە special theory of relativity کە وەکو وتمان ئەڵێ خێرایی ڕووناکی کۆنستانتە لە فری سپەیسا هۆکارەکەشیەوە بوو چونکە ئەمە phase velocity حرەکەی فەیسێکە لە گروپەکە فەیسێک لە گروپەکە نەک حرەکەی سنگل وەیڤەکان کە گروپەکەیان دروست کردووە پاشان ئێمە ئینەوە جارێکی تر ئەو تێستە ئەەکەینەوە بزانین لە ریلێتیڤیتیەوە لە کلاسیکەڵ میکانیکە ئایا لە هەردووکیانە تێست ئەەکەین بزانین خێرایی گروپەکە گروپ وەیفەکە هەمان خێرایی پارتیکڵەکەیە یان نا بزانین بۆمان دەرەچێتەوە یانە زۆر بە بەسیتی ئەڵێم V group is equal to d omega over d کە وەکو پێشتر اشتقاقمان کردووە ئەم ئۆمێگا تو ئەم تەحویلکەم بە E چونکە E کەپیتاڵ ئەکاتە ئۆمێگا h بار یاخود h بار جارانی ئۆمێگای ئۆمێگا ئەکاتە E دابەشی h بار کاتە لە شوێنی هەموو ئۆمێگایەک E دابەشی h بار ئەی مۆمنتەممان هەیە مۆمنتەمی فری پارتیکڵێک P is equal to h بار کەی P momentum is equal to h بار جارانی کەی ئەی کە یەکەم ئەکاتە P دابەشی h بار کەواتە لە شوێنی هەموو کەی P دابەشی h بار تعویز دەکەم h بار و h بار پێکەوە کورت ئەبنەوە ئەکاتە DE over DP DE over DP کاتە یەکەشم لە ریلێتیڤیتیە چون باسی ریلێتیڤیتی یەکەم تۆتال ئینەرژی پارتیکڵە کە ڕێستماسی هەبێ وەکو ئەلەکترۆن وەکو پرۆتۆن وەکو نیوترۆن ئەکاتە m نۆت توان2 سی توان 4 زائیدەن p توان2 سی توان2 ئێستا ئەم معادلەیە داتاشراوی وەرەگرم بە پێی چی بە پێی p بە پێی p داتاشراویەوە وەرەگرم کاتە داتاشراوەکە کە وەرەگرین ئێمە احتیاطی کەرتێکمان هەبێ ئەگەر ڕێگەکە لابن یەک لە سەردوو کەوانەیەک ئەبێتەوە یەک لە سەردووکێتە خوارەوە باشە پاشان ئەمە ناوکەوانەکە نووسینەوە کەوانەکەن ماینەس یەکەکەین کاتە یەک لە سەردوو ماینەس
یەک ئەبێتە ماینەس یەک لەسەر دوو جارین تاتاشایی ناو کەوانەکە دوو پی سی توانی دوو سەگەر ئەمە جارێکی تر ئەم دووە لەگەڵ ئەم دوو کورت ئەبێتەوە ئەمەش بەرینەوە ژێرەی کردەکە ئەو ناقسێک لەسەر دوو بێتەوە یەک لەسەر دوو بە موجە و بێتەوە ڕێگەکە ئەمەش دیسانەکەینەوە بە تۆتەڵ ئینەرجی وە پیەکەش کە مۆمنتەمە ئەکاتە MV MV مۆمنتەمەکەیە یەکەش ئەکاتە MC دوجار M لەگەڵ ئێما کوور دەبێتەوە سی دوجار لەگەڵ سی دوجارە کاتە ئەکاتەوە چی V کاتە گروپ ڤیلۆسیتی لە ڕێگەی ریلەتیڤیتیەوە جارێکی تر سەلمانمان کە ئەکاتەوە the velocity of the particle پاشان دینە سەر کلاسیکەڵ میکانیک بزانین لە ڕێگەی کلاسیکەڵ میکانیکیشەوە هەمان دەرەنجاممان بۆ دەرەچەیە دەرناچێ ئێمە ئەزانین total energy is equal to the kinetic energy plus potential energy پاشان ئەم kinetic energy بە کلاسیکەڵی یەک لەسەر دوو MV توان دوو ئەکا و ئەشکاتە P توان دوو لەسەر دوو M ڤیەکەش وەکو خۆی ئەنووسینەوە ئێستا چی ئەەکەین V گروپ وەرەگرین V گروپ ئەکاتە DE over DP و ئەگەر داتاشتاوی ئەمە وەرگین بە گوێرەی پیوەکاتە ڤیەکە ئێسکۆڵ و زیرۆ ئێرەژەکاتە دووپی لەسەر دوو M ئەم دوو لەگەڵ دووە ئەڕوا پێکەشەکاتەوە MV M لەگەڵ ئێمە کوور دەبێتەوە ڤمان بۆ ئەمێنێتەوە جارێکی تر لە ڕێگەی کلاسیکەڵ میکانیکەوانێ دەتوانیمان بسبی سەلمێنین کە V گروپ ئەکاتەوە the velocity of the particle ئێستا ئینە سەر نمونەیەکی زۆر بەسیط لەسەر چی لەسەر group velocity لەگەڵ phase velocity an electron has a de Broglie wavelength of 2 picometer ئەلەکترۆنێکمان هەیە de Broglie wavelengthەکەی واتە لەمداکەی 2 پیکۆمیتەرە و ئەکاتە پیکۆمیتەر ئێمە زانین کە ئەکاتە دەتوان ناقسەن 12 مەترێک find its kinetic energy and the phase and the group velocity of the de Broglie waves داوای چیمان لێکە پێمان ئەڵێ kinetic energyمان بۆ بدۆسەرەوە یەکەم هەنگاو kinetic energy دووەمیان phase velocity لەگەڵ group velocity ئەم سێشتەمان لێ داواکە یەکەم جار بوو ئەوەی من بزانم داوای kinetic energy لێکە ئایا من kinetic energy بە relativity بەکاربێنم کە پێشتر دۆسیمانەوە kinetic energy in relativity is equal to the E total minus E naught E total E capital minus E naught واتە kinetic energy مان لە relativity ئەکاتە total energy minus rest energy بەڵام لە کلاسیکەڵ میکانیکا ئەکاتە یەک لەسەر دوو MV توان دوو داوای kinetic energy لێکە من نازانم کلاسیکەڵ بەکاربێنم یا چی یا relativity بۆ ئەم مەبەستە چی ئەەکەم PC ئەدۆسمەوە ئەمە لە چیەوە هاتووە PC P دوالەتی de Broglie معادلە عامەکەی لەمدا ئەکاتە H over P AP ئەکاتە H over لەمدا ئەگەر هەردوو لە ئەم دی و ئەو دی معادلەکە جارانی سی بکەم speed of light ئەو کاتە پیسیم دەستەکەوێت ئەگەر ئەم پیسیە کە ئەی دۆزمەوە قیمەتی گەورەتر بوو لە ڕێست ئینەرجی ئەلەکترۆن کە 511 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵتە ئەو کاتە من kinetic energy بەچی بەکارێنم وەکو ئێرە بە relativity بەکارم ئەگەر بچووکتر بوو کلاسیکەڵ بەکارێنم ئەوەی لێرە هەیە پیسیم دۆسیوەتەوە تەماشاکەم قیمەتەکەی ئەکاتە چی قیمەتەکەی ئەکاتە 620 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت کاتە ئەم 620 گەورەترە لە چی گەورەترە لە 511کە کاتە من kinetic energy بە چی دۆزمەوە بە relativity kinetic energy is equal to E minus E naught ئەی یەکەم ئەکاتە چی ئەکاتە ڕێگی E naught توان دوو یعنی لە M naught دووجار سی توان چوارەوە هاتووە زائدەن P دووجار سی دووجار ماینەس ئەم E naughەی ئێرە کە هەمانە کاتە E naughtمان هەیە بەڵێ هەمانە لێرەش دایەنینەوە و پیسیەکەشمان دۆسیوەتەوە بەڵێ دووجای ئەەکەین پاشان قیمەتی kinetic energy دۆسمەوە کاتە 292 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت ئێستا ئین چی ئەەکەین ئێستا ئین بۆی phase velocity group velocity بدۆزینەوە ئێمە چۆن velocity ئەلکترۆنکە بدۆزین لە ڕێی ئەم معادلە ئەڵێ چیڵێ E ئەکاتە MC دووجار لەوە هاتووە E is equal to MC دووجار ئەی ئێمەکە ئەکاتە چی ئەکاتە M naught لەسەر ڕێگی یەک ناقسەن V دووجار لەسەر سی دووجار ئەی لەسەری کەرتەکە چیمە M naught سی توان دوومە کاتە ڕێز ئینەرجی توانم بڵێم چی توانم بڵێم E naught باشە ئەم معادلەیە زۆر بە ئاسانی ئەتوانم چی بکەم سۆڵڤی بکەم بۆ V ئەم معادلەیە سۆڵڤ ئەەکەم بۆ کێ بۆ V
کە ساڵفم کرد بۆ ڤی بۆن منە دوولا و دونێوانەکەم هەردووکیشان دووجارەکەم بۆی ئەم ڕێگەم نمێنێ و پاشان ڤی لەلایەکدا ئەنێم کەوتم ساڵڤیەکەم بۆ ڤی ئەکاتە سی یەک ناقسەن ئینۆت لەسەر ئی تواندوو ئەلێرا ئەگەر تەماشەکەین ئیمان هەیە بەڵێ دۆسیمانتەوە لە سلایدی پێشترا ئینۆت بەڵێ هی ئەلکترۆن 500 هەمانە بە ئاسانی ئەتوانم چی بکەم بە ئاسانی ئەتوانم ڤی بدۆزمەوە ڤی پارتیکلەکە کە تەماشاکەین هەمیشە کەمترە لە خێرایی ڕووناکی ئەم ڤی پارتیکڵە یەکسەر دەتوان بڵێم ئەشکاتە گروپ ڤیلۆسیتی چونکە لە سلایدەکانی پێشووترا سەلماندمان the group velocity is the velocity of the particle and معادلەی فیز ڤیلۆسیتیشمانێت چونکە یەکێکی تر لە داواکراوەکانی پرسیارەکە پێمانڵی فیز ڤیلۆسیتیش بدۆزرەوە فیز ڤیلۆسیتیە کاتە سی تواندوو لەسەر ڤی ئەمە بەپی معادلەکە ئیشتقاقمان کردووە کاتە سی تواندوو و ڤیەکەشمان لێرە دۆزیوەتەوە کە گروپ ڤیلۆسیتەکە تەعویزیەکەین تەماشاکەین قیمەتەکە 1.3 سی دەرادەها کاتە فیز ڤیلۆسیتی هەمیشە قیمەتی گەورەتر لە خێرایی ڕووناکی و هیچ ڤیۆڵیشنێکیشی لەگەڵ چیان نییە لەگەڵ پۆستیلێتی دووەمی ئەنیشتاینە